کۆمیتەی لێکۆڵینەوەی کۆمەڵگەی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کەژار لە لێکۆڵینەوەیەکدا مێژووی زیندان و ئامانجەکانی دروستکردنی زیندانەکانی هەڵسەنگاند. کۆمیتەی لێکۆڵینەوەی کەژار لەم فایلەدا کورتە مێژووی زیندان لە ئێراندا و یەکەمین زیندانی تایبەت بە ژنان، یەکەمین یاسای زیندان لە ئێراندا، ئەمەش لە دروستکردنی زیندان و بەکارهێنانی لەلایەن ڕژێمی داگیرکەری ئێرانەوە و هەروەها دۆخی ژنان لە زیندانەکانی ئێراندا و شێوەی زیندانیکردنی ژنان لە دەیە شێستەوەی هەڵسەنگاند. لەم لێکۆڵینەوەیەدا لە زمانی ئەو ژنانەی کە لە زیندانەکانی ئێراندا ماونەتەوە دۆخی زیندانەکانی ئێران ڕادەخەنە پێش چاوان و ژنانێک کە لەو زیندانانە ماونەتەوە بە وێنەی کوێستان داودی، مەنسوورە باشکەندی، مرسێدە قایدی، زەینەب بایزیدی، مەهدیە گۆڕۆ و فاتمە گوفتاری باس لەسەر زیندانەکانی ئێران دەکەن. بۆ خوێندنەوە و وەرگرتنی ئەم فایلە سەردانی ئەم ناونیشانە ئینتەرنێتیانە بکەن.